دۆخی سیاسی عێراق بە جۆرێک چەقی بەستووە بە دوورخستنەوەی دیارترین کاندیدی پۆستی سەرۆک کۆماریش لەلایەن دادگای فیدراڵیەوە جموجوڵە سیاسیەکان دەستیان پێ نەکردوێتەوە تاکو ئێستاش ئومێدێک بۆ ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان لەبارەی پۆستی سەرۆک کۆمار و پێکهێنانی حکومەتەوە نییە. یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لەسەر هێشتنەوەی تاکە کاندیدە فەرمیەکەی کە بەرەم ساڵحە و هاوسەرۆکی ئەو حیزبە لە بەغدایە بۆ بەدەستهێنانی پاڵپشتی بۆی. الحكم بعدم صحة قرار مجلس النواب بالموافقة على قبول ترشيح ئەو کات پاش بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی عێراق بۆ دوورخستنەوەی هۆشیار زێباری تاکە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق کە تا ڕادێک بڕیارێکی چاوەڕوان نەکراو بوو بۆ پارتی و کاندیدەکەی ئەو حیزبە کاندیدی دیکەی بۆ بەدەستهێنانی پۆستەکە پێشکەش کردووە. میدیاکانی پارتی بڵاویان کردەوە پارتی ناوی ڕێبەر ئەحمەدی وەزیری ناوخۆی هەرێمی وەک کاندید بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق پێشکەش کردووە و ئەو حیزبە تاوەکو ئێستا سوورە لەسەر بەدەستهێنانی پۆستی سەرۆک کۆمار بۆ خۆی لە کاتێکدا یەکێتی و پارتی دەرگای ڕێکەوتنیان لە یەکتر دانەخستووە. ئەمە لە کاتێکدا یەکێکی تر لە دۆسیەکان کە لە بەردەم دادگای فیدراڵیە و لایەنە سیاسیەکان چاوەڕێی یەکلایکردنەوەین بریتیە لە پرسی دووبارەکردنەوەی دەرگای تۆمارکردنی کاندید بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق کە لەلایەن سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە کرایەوە. زۆربەی شارەزایانی دەسووری دەڵێن کردنەوەی دەرگای تۆمارکردنی کاندید بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق بۆ دووەم جار لەلایەن سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە نادەستووری بووە. لەسەر ئەو پرسە شاندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سکاڵای لەسەر سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دادگای فیدراڵی عێراق تۆمار کردو و چاوەڕێژ دەکرێت لە دادگای فیدراڵی عێراق ئەو پرسە یەکلایی بکرێتەوە. وعدم قبول ترشيحه بە وتەی شارەزایانی یاسایی گەر بێت و دادگای فیدراڵی عێراق کردنەوەی دەرگای تۆمارکردنی کاندید بۆ دووەم جار لەلایەن سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانەوە بەنادەستووری لە قەڵەم بدات ئەوە تەواوی ئەو کاندیدانەی لە گەڕی دووەمدا ناوی خۆیان وەک کاندید تۆمار کردووە یاخود پێشکەش کراون هەڵدەوەشێتەوە. تاکو ئێستا یەکێتی و پارتی لەسەر پرسی سەرۆک کۆمار ڕێک نەکەوتون و هەریەکەیان سوورە لەسەر یەکلایکردنەوەی ململانەکان لە بەرژەوەندی خۆی. پرسی پێکهێنانی حکومەت و گەورەترین فراکسیۆنیش بەپێی دەستور بەسراوەتەوە باڵبژارنی سەرۆک کۆمارە و دواکەوتنی هەڵبژارنی سەرۆک کۆمار و ڕێگنەکەوتنی یەکێتی و پارتی لەسەر پۆستەکە هێندەی دیکە یەکلایکردنەوەی ئەو دوو پرسەی دیکەی دواخستووە.